سڵاوتان لێ بێوم کاتتان باش. سۆراخەکانی ئەم جارەی بڕیار سۆراخێکی جیاوازە لە باشووری کوردستانەوە خەمێک بۆ ڕۆژاوای کوردستان. دەپرسین لەو نووسەر و ڕووناکبیر و سیاسیانە ئایا ئایندەی ڕۆژاوای کوردستان لە سووریای نوێدا چی دەبێت؟ ئەم تەجروبەیەی لە ساڵ 1991ەوە لە هەرێمی کوردستان پەیڕەوەکرێت بگوازرێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان یان دەغیلتم جارێکی تر خۆتان نەدەن لە قەرەی تەجروبەی سیاسی باشووری کوردستان. دەپرسین سۆراغی دەکەین لەو سیاسیانەی لەو ڕۆژنامە نووسانەی لەو نووسەرانەی ڕۆژانە چاودێری دۆخی سووریای نوێ دەکەن. ئایا کورد لە سووریای نوێ ئەحمەد شەرع کە هاتە سەر حکوم زیاتر دۆستی کووردە یان دۆستی نەیارێکی کووردە کە ساڵانێکە شەڕ لەگەڵ کووردا دەکا ئەویش تورکیایە؟ ئەم پرسیارانە ئاڕاستەی دەستەبژێرێک دەکەین لە چاودێرانی سیاسی و نوێنەری هێزە سیاسیەکان و ڕۆژنامە نووسان. لەگەڵمان بن بۆ سۆراخەکانی ئایندەی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە سووریای نوێدا. پێشتر ئەمەژەما پێتر کە ینی لە ڕاستیدا ئایندەی ڕۆژئاوای کوردستان لە سووریای تازەدا بە تایبەتی ڕۆڵی کورد لە باشووری کوردستان ئەم پرۆژەیە کە باز دەکرێت کە پرۆژەیەکی هاوبەش لە بینی هەر چوار پارچەی کوردستان دروستووە چێ دەتوانێت پرۆژەکە بخاتە سەر پێی خۆی کورد لە باشووری کوردستان بەم پەرتەوازیەیە نەخێر ئەوەشی کە دروست بووە لە ڕۆژئاوای کوردستانیش کوردێکی یەکگرتوو هەیە بەڵام دیسانەوە لەوێش بەرەی جیاوازیان بۆ دروست کردو. تەمان ژمارەیەک گفتوگۆمان لەگەڵ ژمارەیە کەسا هەیە کامیان باڵێن چالاکی سیاسی و بەشدار و سیاسی نەمانێت. جەنابی کاک عەلی کەریمی یەکێک لە چالاکە سیاسیەکان لەگەڵمان دەبێت. پرسیارەکان ئاڕاستەی تۆکەین بۆ ئایندەی کورد لە ڕۆژئاوا و لە سووریای نوێدا پێویستی ئەم قۆناغە چییە بکرێت؟ دۆر پرسیارێکی گرینگە کاکە بوریاجان حقیقەتەوەیە کە ئەو هەلەی کە ئێمە زۆر جاران کێشەی کورد لە دوای ساکسپیکۆوە لە 100 ساڵەوەی پێشەوە زۆر جاران بە هەڵکەوتە دروست بووە. یانی کێشەی کورد ئەوە نەبووە کە خۆمان شتێک بخڵقێنین، خۆمان شتێک ئیرادە بکەین، خۆمان پاشەکشە بە دوژمنێ بکەین. زۆر جاران شتێکی جیهانی ناوچەیی قەوماوە ئێمە زۆر چاک بەکارمان هێناوە. هەر وەکو چۆن مەسەلەن لە حەربی عالەمی دووەمدا یا لە حەربی عالەمی یەکەمدا شێخ مەحموود هاتە سەر ئەوە و یا لە حەربی عالەمی دووەمدا استفادە کراوە لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری مەهاباد کە دوێنێ ساڵ وەگەرەکەی بوو پێرێ دروست بووە. و هەروەتر لە هەمووی گرنگتر لە بەهاری ساڵی 92دا ڕاپەڕینێکرا و سەدام کارێکی کرد کە چوو کۆیتی گرت و هێزی هاوپەیمانەکان ئەو بەڕڵایان بەسەر سەدام هێنا کە هەمووتان دەزانن و ئەوە کورد لێرەدا بوو بە دێفاکتۆیەک و لە ئەوە 33 ساڵە هەرێمی کوردستان تقریبا وەکو دەوڵەت دەیتوانی ئیرادە بکە. بەڵام کە ئەوەی نەیکردو یا ئەوەی کە گەندەڵی هاتۆ تاروپووی ئەو حکوومەتی باشووری خواردووە ئەمە شتێکی دیکەیە. ئەوەی کە ئەم ڕۆژانەش لە ناکاو لە 11 ڕۆژاندا بەشار ئەسەد حکوومەتێکی زیاتر لە 50 و چەند ساڵ لە ناکاو ڕووخە و حقیقەتێک هەیە دێرەدا جیاوازێکی زۆر گەورە هەیە. ئەوی فرسەت دروست بوو بۆ کوردێستا دقیقاً ئەوەی کە کوردەکان لە دوای ڕووخانی بەشار ئەسەد خۆیان ئامادە بوون، پێشتر خۆیان ئامادە کرد بوو، چەند ساڵ بوو خۆسەرێکیان بەڕێوە دەبرد و وڵاتی خۆیان بەڕێوە دەبرد و جێیشی خۆشیان هەبوو.
لەوەیدا نقطەیەکی یەکجار ئیجابێ بۆ ڕۆژاوای کوردستان لەوەش گرنگتر لەو چەند ساڵێکە ئەوان توانی بوویان کە حکوومەتێکی خۆسەری بۆ خۆیان بەڕێوەبەرن نمونەیەکی تازە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت دەتوانم بڵم لە هەموو جیهان ئەو نمونەیەکە برادرانمان لە ڕۆژاوای کوردستان هێنایانە ئەوە مەیدانەوە حقیقەت ئەوەیە کە یەک ئەوەی کە جێیشێکیان هەبوو دوو دانە میلیشیا و سێ دانە میلیشیان دەبوو کە ئەمن پێم وابێ خاڵی سەرکەوتنی ئەو ڕۆی ڕۆژاوای کوردستان لە دوا ڕۆژیشدا ئەوەیە کە احتباس بەوەوە بکەن کە ئیجازە بە دوو جێهێشی و بە دوو میلیشایی و بە سێ میلیشایی زۆر ڕاستە جەنابی کاغالی بەڵام قسەکە لەسەر ئەوەیە باس لە لێگنیزیبوونەوە و پرۆژەی هاوبەش لە بینی هەر چوار پارچەکەیاگرێ چێ ئەتوانێ ببێتە دەمڕاستی ئەم پرۆژەیە کە ببوورە ئەم دۆخە پەرتەوازی باشووری کوردستان ئەتوانێ هاوکار بێ بۆ ڕۆژاوای کوردستان بە دڵنیایی ڕۆژاوای کوردستان ئێستا بۆتە پێشرە و ئەلەمداری ئەو فکرەی کە جەنابەت دەفەرمووی کە ئایا پرۆژەیەکی یەکگرتووی چوارپارچەی کوردستانمان بۆ جێبەجێ دەبێ من 2013 لێرە بۆ خۆم شاهید بووم بۆ خۆشم بەشدار بووم لە کۆنگرەی نەتەوەیی لە هەولێرێ بەداخەوە نەکرا بەهۆی عەزەمەت تەڵەبی چەند لایەنێکی سیاسیەوە کە دایانکوت چێ سەرۆکی ئەو کۆنگرەیە دەبێت ئێستا ئەو پرسیارەی کە تۆ دەیکەی ئێمە پێویستیمان بە کاریزمایەکە پێویستیمان بە کەسێکە کە وەکو جەنابی مام جەلالی جەنابی کاکنوشیرەوانی یا ئەگەر تورکیا بەڕاستی هەنگاوێک بێتە پێشێ خەڵکی ترەتوانی ئەمە بکە کێ مەسەلەن باسیێنێ سەرکردە و کرد مە بۆ نمونە چی توانێم ڕابەرای ئەوەی دەڵەمیدی ئەمە بەداخەوە ئەوڕۆ لە ساحەی کوردستاندا یەکێک خەریکە دەبێتە کاریزما ئەویش بەڕێز مەزلوم عەبدیە کە تا ئێستا کوونیە تەواضوعێکی هەبووە تا ئێستا خاچی لەگەڵ میلەتەکەی ژیاوە تا ئێستا درۆی لەگەڵ میلەتەکەی نەکردووە تا ئێستا گەندەڵی نەچۆتە ڕۆژاوای کوردستان ئەم پێم وابێ یەکێک لە هەر خاڵەکە مهمەکانی کە ئێمە دەتوانین سەرکەوتوو تێدا بەدەستبێنین ئەوەی کە ڕۆژاوا تووشی فرەمیلیشیایی نەبێ کە لایەنێک لە باشوور خەریکن وای لێ دەکەن خەریکن جێبەجێ بە زۆری بیان بن بەرەو فرەمیلیشیایی ئەوی دیکە ئەوەیە کە خۆیان دوور ڕاگرن لە گەندەڵی خاچی بژین ئەو هەمووە هاتوو چۆ و سوزانم فەخفەخە و ئەوانە لە خۆیان دوورکەنەوە با قسەیەکی تر لەسەر ئەحمەد شەرع و حکوومەتەکەی و نیەتەکەی بکەین ئەحمەد شەرع و حکوومەتەکەی و نیەتەکەی بڕواد وایە ئەم نیەتەی کە ئێستا سەیر دەکرێت هەر ئاوا بە پاکی بەرامبەر ڕۆژ ئاوامێنێتەوە بە دڵنیایینا ئەوانە هەمیشە داینێمە لە ساڵی هەفتاونەوە کە خۆم یەکێک لە هەرە چالاکەکان بووم خۆمەینی وەک یەکەم جار وەکو ئیسلامی سیاسی هاتە سەرکار هەزار وعدیدا وەختێک لە پاریسێ بوو کاتێک لە پاریسێ بوو وعد بە دوای دەکوت هەر هاوڵاتێکی ئێرانی کە هەڵدەستێ بەیانی 70 تمەن پارەی نەفتی لە بن سەرێ ئەو قسانە دەکەن تا خۆیان دەگرن ئەمن پێم وابێ ئەوان دەبێت زۆر بە احتفاظەوە بەرەو ئەحمەد شەرع بچێن ئەحمەد شەرع هەر ئەوەیە کە تا دوێنێ پێرێ لە قاعیدە و لەوەدا بەشداری کردووە بۆیە ئەم پێم وابێ کە ئەوان دەبێت یەکجار وریابن لە دانوستاندن لە هەستان و دانیشتن لەگەڵ سەرکردایەتی تازەی ئەو ڕۆی دەمیشق چونکە ئەوان ئەو ڕۆکانە دەبێ ئاوا قسام بکەن ئەوان تا ئەو ڕۆکانە ئێستا دەڵەمە نەمەیون ئەوان ئەگەر مەیش کە لە دەڵەمەیی هاتنە دەرێ ئەوە نابن ئەوە نەرمونیان نابن ئەم من دڵنیام لە داعشی خراتر دەبن بۆیە تەجربەی ئێرانمان هەیەی تەجربەی ئێرانمان هەیە وەکو ئیسلامی سیاسی خۆشیەکەی دەوەیدایەکە چونکە فرە مزاییکە سووریا فرە نەتەوەیە فرە لایەنە پێم وایە بۆیان ناچێت باشەرێ زۆر باشە کاگالی ئێستا ئەم دەرەنجامی گفتوگوانەی تۆ دەگوازینەوە بۆ یەکێکی دیکە لە بەشداربووەکان بەڕێزان سەرنج و تێبینیەکانی ئەوەی کە ئێستا بە تایبەتی گوێمان لێدێت لە بەشداربووان لە چالاکانی سیاسی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەمە دەین لە نوێنەرانی کورد لە ڕۆژاوای کوردستان لەگەڵتان بەردەوامە بین.
دووبارە سلااوتان لێبێ خۆڕاستە ئامادەکردنی ئەم پرۆگرامە لە نێو دیدارێکدایە بە ناوی ڕۆژاوای کوردستان لە سووریای نوێدا لەگەڵ زۆر بەڕێز مامۆسا محەممەد ئەمین پێنجۆنی قسە زۆر بەخێربەی پێش ئەوەی بەرنمەکەکەم وتم سەردەمێک تۆ خەریکی ڕێخستنی پەیوەندی پارتەکە و تورکیا بووی هێشتا دانوستان ناوی لێ نەندراوە مامۆسا ئایندەی کورد لە سووریای نوێدا چۆن نەبینی دوایی هێمە سەر ئەم پەیوەندیانی نێوان باشوور و ڕۆژاوە ئایندەی کورد لە سووریای نوێدا وا ئەبینم لە سایەی حکمی 13 ساڵی هێزی سووریای دیموکرات و پێدا لە ڕۆژاوای کوردستان نمونەیەکی زۆر باشیان پێشکەشی گەلانی سووریا و گەلی کورد و هەموو جیهان کرد نمونەی بەڕێوەبردن نمونەی یەکێتی ناو گەلان نمونەی ئیدارەکردن و سەرکردایەتی ژن لە شۆڕش و فیداکاری و بەڕێوەبردن و لە ژیانی کۆمەڵایەتیە ئەم نمونانە بۆ کورد بوونەتە سەرمایەیەکی گەورەی سیاسی و فکری و حزبی کە لە جیهانە گرنگی پێدەن ئەو پشتگیریەی دەوڵەتانی دنیا ئێستا بۆ ڕۆژاوای کوردستان لە ئەنجامی ئەو فیداکاری و بەڕێوەبردنەی 13 ساڵی ڕۆژئاوا کە هێزی سووریا دیموکرات و پەیدەتوانیان ئەو نمونەیە پێشکەش بکەن ئەوە وەکووتم سەرمایەکی گەورەیە پاشە ڕۆژی سووریا کوردی ڕۆژاواوە ئابینم کە ئەبنە بنگەیەکی ئەساسی بۆ کۆکردنەوەی حزب و فکری نەتەوەیی و بۆ کۆکردنەوەی قووەتێکی معنەوی کوردی لە ڕۆژاوای کوردستان و کە تەئسیر بکاتە سەر پارچەکانی تر و سەر هێزە سیاسیەکان و عەقڵی سیاسی کوردی بەگشت ئەو واقعی ئێستا باسیەکەی ڕۆژاوە خۆی وایە دەست خۆش تەواو ئەمە تەواو بەڵام لەم گۆڕانکاریانەی کە لە 25 جا بەڕێوەن یەک دەست بەکاربوونی ئیدارەی نوێی ترامپ ڕابەستانی شەڕی رووسیا و ئۆکرانیا بە گشتی سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ پێت وایە ئەحمەد شەرع لەسەر پێی خۆی ئەمۆینێتەوە من پێم وایە ئەحمەد بەشار خەتەرێکی گەورە بوو دژمنێکی گەورەی قەزێ کورد بوو نیزامی بەعسی بەشاری نیزامی ئیسلامی ئەحمەد شەرعیش هیچی کەمتر نییە بۆ دژمنایەتی کورد لەوە بەڵام ئەحمەد شەرع لە مەعاملەیەکی استیخباراتی دەوڵەتانی ئیقلیمی و نێودەوڵەتیە هێنران بۆ ئەوەی بەو گروپە ئیسلامیانە بەشاری بەعسی عەلەوی لەسەر ساحلا بن مهمەکەی ئەوان تەواو بووە مهمەی ماوە ئێستا ئەحمەد شەرع و جەماعەتەکەی و تەحریری شام لەژێر تەجروبە و تاقیکردنەوەی ئەو دەوڵەتانن کە ئەوانیان هێنایە سەر حکومەت بزانن ئایا ئەتوانن حکمێکی وا بکەن کە گەلانی سووریا ڕازی بکە ئەتوانن حکمێکی وا بکەن کە ئەو دەوڵەتانەی پشتگیری ئەحمەد شەرعیان کرد بۆ هاتە سەر حکوم ئەتوانن ئەوانە ڕازی بکەن و سیاسەتی ئەوان تەطبیق بکەن ئەگەر ئەمانەیان نەکرد ئەحمەد شەرع نامێن مستەقبەلی سووریا بەدەست ئەم گروپە ئیسلامیانەوە نامێن نامێنێت دەوری ئەساسی ئەمریکا و ئیسرائیل و بەریتانیا ئەمەیان ڕێکخست لەگەڵ ئیستیخباراتی تورکیا ئەمانە وەکووتم ئیشێکیان پێکردن چاوەڕێکن ئیشەکەیان باش کرد ئەمێنەوە باشیان نەکرد زۆر باشە ڕۆڵی باشوور چییە لە ڕێکخستنی جارێ ناوماڵی خۆی یعنی مەبەستە ئەزانین با پرسیارەکەم بەو شێوە بکەم کورد ناوماڵی خۆی ڕێ نەخستووە خەریکی ناوماڵی خەڵکی ترە تۆ پێت وایە نێوماڵی ڕۆژئاوا ڕێک و پێکتر نییە لە هەرێمی کوردستان ناوماڵی ڕۆژئاوا ڕێک و پێکترە نقطەیەک ماوە هەندێک هێزی سیاسی هەن لێرە باشە ئەوەت هێنایە بیرم
لێرەوە داوا لێرەوە داوا لە سەرکردەکانی باشوور بەڕێز دەکەم بە تایبەتی سەرۆک مەسعود بەرزانی کە هەوڵێکی زۆرتر بە بۆ ئەوەی هێزی مەجلیسی وەتەنی کە ناوی ئەنەکەسەیە کە پەیوەندیەکی زۆر بەهێزیان لەگەڵ باشوورا هەیە کاک مەسعود بێتە عامیلێک بێتە فاکتەرێک بۆ ئەوەی زیاتر ناوماڵی کوردی ڕۆژاوای ژێک بخرێ و هێزی سووریا دیموکرات لە زمانی جەنەرال مەزلومەوە چەند جار گوێم لێ بووە وتوێتی ئەزانم ئەوێ بە هەر شوێنێک بێ کوردی سووریا یەک بگرن و بە یەک دەنگ بچنە دمشق و بە یەک دەنگ داوای مەسەلەی کورد بکەن و بە یەک دەنگ بتوانن مەسەلەی کورد لە دەستورا تەسبیت بکەن لەوێت کە ئەو وڵاتە هی کورد و عەرەبە هی هەموو نەتەوەکانی ترە ئەگەر باشوور ڕۆڵێکی کاریگەری هەبێ خزمەتی گەورە بە قەزەی کوردەکە بە قەزەی کوردەکە تورکیا ئایڵێ ئەمە ڕووبا ئەبێ هێزی باشوور ئەبێ ئەو هێزەی کە ڕۆڵی ئەساسی هەیە لە باشوور تەکبیرێک بکە یان مووقفێکی وابێ کە بتوانێت بیکە ئەمە ئیمتیحانێکی تاریخیە ئەگەر لەم ئیمتیحانە سەرکەوتن ئەوە لە تاریخی کووردا جێگەی خۆیە کاتەوە کە باشوور دەوری هەبوو بۆ ڕێخستنی یەکێتی کوردانی ڕۆژاوە زۆر باشە جەنابی مامۆستا زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ قسە بە نرخەکانت بەردەوام دەبین نوێنەرانی پێدە لە ڕۆژاوە وەردەگرین هاتوونە تارێمی کوردستان و هاوسەرۆکانی پێدە ژوەردەگرین و قساکەین لەسەرەوەی کە بابزانین ئایندەی کورد لە سووریایی نەدا چێ ڕێزان دووبارە سلااوتان لێبێ لەگەڵ یەکێکی تر لەو نووسەرانەی کە ینی ئەتوانم بەڵام تەجروبەیەکی باشی لە سیاسەتی باشووری کوردستانە هەیە کاک لەتیڤەم کاتت باش ئەو کاتت باشیان زۆر سپاس لەتیڤ قسێکی ئەگەر قسە لەسەر ئایندەی کورد لە ڕۆژاوای کوردستان بکەین جارێ با لە باشوورەوە دەست پێ بکەین کورد نێوماڵی خۆی لە باشوور زۆر جوانە تاوەکو نمونەیە پێشکەشی ڕۆژاوای کوردستان کە بەڕاستی چی بکرێت بۆ پشتیوانیکردنی ڕۆژاوە ئەگەر نمونەیەک پێشکەش بۆ هەنکەینەوەی کە پێیان بڵێنی ئەوە مەکردمان ئەزانی ئێمە لە نەوەتیۆکەوە شتێکەکەین کە نابایە بمان کردایە تعاملی پارتیوێکێتی لەگەڵ ئۆپۆزیسیۆن لەگەڵ میلەتی کورد لەگەڵ دەوروبار لەگەڵ دەرو دراوسێ تعاملێکی خراپ بووە لەگەڵ دەرو دراوسێ تعاملێ بووە بۆ خزمەتکردن بەوان لەگەڵ میلەتەکەی خو تعاملێ بۆ یا مامەڵەکردنێک بووە بۆ چەوسانەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆن مامەڵەیەک بۆ باوکو فرزەندیانە بووە باوکو فرزەندیانە بۆ بە معنایە کە ئەوە من هەم تۆ چیت ئەم مامەڵەکردنە مامەڵەیەکی نادروست بووە ئێمە دەبێت پێیان بڵین ئێوە ئەوە مەکەن ئەگەر ڕۆژاوای کوردستان کە من بڕوام وایە لە 2014ەوە ئەو مەودای 11 ساڵە 10 ساڵە لەسەر پای خۆی وەستێ و وێنەی جوانی نیشانی دنیاداوە ئەگەر ڕۆژاوای کوردستان بەس ئەوە نەکا کە ئێمە کردومانە سەرکەوتووە بێ ئەمە یەک ینی خاڵی دووەم ئەوەیە کە ڕۆژاوای کوردستان نابێت چاوەڕێی ئامۆژگاری بێت لەبان ناکرێ تۆ بێت لەگەڵ بەرپرسێکی سەرکردەیەکی وڵاتی ئادامیشە بڵێ ئامۆژگاریمان کرد چونکە ناکرێ ئامۆژگاریان بکەین ئەکرێ پێیان بڵین بە هەنگاوی بە جێهنگاوی ئێمەیەمن ئەکرێ پێیان بڵین ئێمە لەو ڕێگەوە لەگەڵتان بین کە دەرگاتان لێ دانەخین کە دەواازەتان لێ دانەخین کە پەنجەرەتان لە پێوە نەدەین ئەکرێ پێیان بڵین چۆن لە شەڕی کۆبانیە پێشمەرگە چوو بەگەر بە نسبەیەکی کەمیش بێ ئەگەر هەر وەک پاڵپشتێکی معنەویش بێ چوو ڕۆڵێکی بینی لەوێ ئەکرێ پێیان بڵین ئێمە ئەتوانین ئەمانەتان بۆ بکەین نەک ئەوەی کە وەرن سەیری ئێمەکەن ئێمە چیمان کردەوە بکەنەوە زۆر باشە جەنابی کاک لەتیڤەتوان باسیەوە بکەم کە با بچینە خودی ڕۆژاوا خۆی بەڕاستی
ئەو هێزانەشی لە ڕۆژ ئاواوە لە سەردەمی ئەسەدەوە پارێزگاری لە خاک و ئاوی خۆیانەکەن ئەتوانن لە سووریای نوێدا چی بکەن؟ تۆ ئاگاداری کە لە ڕۆژاوا باڵین هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا یا قەسەدە باڵین قوا سووریا دیموکراتیە هێزێکی پەروەردەکراوە بە دیسپیلینە ژمارەیەکی زۆرە لەسەر بۆ 110,000 کەسە و جگە لە کورد عەرەبی تایە کردواشوری تایە سووریا باڵینە ئاسووری تایە خەڵکی تری تایە حتا تورکمانی تایە ئەم هێزە هێزێکی پردیسپیلین و ئامادەکراوە بەڵێ ئەمە زۆر گرنگە کامە وتا خۆتەزانانی و 50 ڕۆژە لە بەنداوی تشین شەڕێکی دەسەوی خاکەن لەگەڵ نارەکانە لەگەڵ چەتەکانی تورکیا لەگەڵ تورکیا لەگەڵ خودی ڕۆژاوا لە بەردەم هەڕەشەی گەورەیە لە بەردەم هەڕەشەی تورکایە لە بەردەم ڕەشی چەتەکانی تورکیا لە بەردەم ڕەشی داعشایە تورکە 26 زیندانی داعش پارێزێ 26 زیندان کە داعشی تایە بە ژن و ماڵ و ناڵ و چەکدارەوە ئێستا هەسەدای پارێزیە سەدا لانی کەم لە ژەرتنی هەسەدایە کەمپی هۆڵ مەترسی نییە بۆ ئایندی بەردەوام هەموو کەمپانە تورکە نە ئەڵمانیا نە فەڕەنسا نە ئەوروپا ئامادەنی و چەکداران وەربگرنەوە بۆ زانیاریت ئەو چەکدارانە ڕاستە هەندێک وڵات زۆر جارەگەر بۆ مامەلەش بۆ مجاملەش بێ ئەڵێن کاکەوانی خۆیان بدەنەوە بەڵام لە ئەسڵا کەس ئامادەنیە بە تایبەتی ئەوروپا ئامادەنی چونکە ئەوروپا دەسوپەندەی زۆریان لەگەڵم داعشیان نەرم کردو لەگەڵم تونڕەویان نەرم کردو بەرەو نایەنەوە بیان بنەوە ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ئێستا هەسەدا لەسەر ئەرزی واقع یا پەگە یا پەیەدە لەسەر ئەرزی واقع حاکمە و ئەوەیان پارێزێ ئەمە ینی یان پارێزێ کە خۆی گرتویانێتی خۆی ڕۆڵیە بۆ لەگرتنیانە خۆی و هاوپەیمانەکان ئەمە یا خاڵی دووەم کە زۆر گرنگە ئەوەیە کە من بڕام وایە تەنانەت سووریای ئێستش مثلا بابن هەتەشا هێزەکانی تحریری شام یا سوپای تحریری شام یا ئەوەی کە ئێستا ئەحمەد جۆلانی ئەحمەد شەرع بڵین بەڕێوەیە با لە سووریا ئەوەش خۆی هێشتا ساغ نەبووتەوە تا ئێستاکە لە نەزەری ڕۆژاوا لە نەزەری بابڕین ئەوروپا بڵین لە نەزەری ئەمریکا ئەحمەد شەرع تیرۆریستە و هێزەکانی تیرۆریستن و بەشێک لە داواکانی کاڵێ بە داعشەکان بەردرێ و دەبێ ئەو سزانە بدرێتەمە مەترسیەوەی لەسەرەکەمان بەریان چونکە هەمیان هاوڕێیەکن ئەوانەی کە ئیستا لە دەرەوە حکمی دیمەشقەکەن لەگەڵ ئەوانەیە کە لە هۆل وانە سزن هاوپەیمان و هاوڕێیەک قسەیەکی بێرخستنەوە جەنابی کاگلەتی بەتوانی پێم بڵێیت ئەحمەد شەرع مەترسیە لەسەر ئایندەی سووریا ئەچی ئەحمەد شەرع مەترسیە و ئەحمەد شەرع ناتوانێت بێتە ئەو دیموکرات خوازە یا ئەو مەدەنیەی کە دەوڵەتێک بەڕێوە بەرێ کە زیاتر لە 30 پێکهاتەی ئاینی مەذهبی نێتەوەی تایە بەس مەترسیەکە ئەوەیە کە ئەمێ ئەوە باسکەم یعنی مەترسیەکەی ئەحمەد شەرع ئەوەیە کە دۆستی سەختترین یاری کورد وایە دۆستی تورکیایە ئەوە یەک دوژمنی هەموو پێکهاتەکانی سووریایە بە تایبەتی عەلەویەکان و دەروزیەکان و کورد و ئەمانە هەموو مەترسین و کەسێکە ناتوانێ دەوڵەتێکی دیموکراتی بەڕێوە بێت لە باشترین حاڵەتە ناتوانێت لە تالیبان پێشکەوتوتر بێت تالیبان ئێستاکە لەژێر باڵین لەژێر ڕەحمی دادگاکانی ئەوروپایە و ئێستاکە بەرپرسیارە لەوەی کە لە ئەفغانستان خەڵکە تەوسێنێتەوە ئەحمەد شەرع دەستی بڕوە لەوان خراپترە بێت بۆ ئێستا ئێمە دڵمان بەچی خۆش بێ بچین لەگەڵ حکومەتەکەی ئەحمەد شەرع بەشدار بێت ئەخدا ئەوەی چکە لەو خاڵانەی کە دەبێ قسەی لەسەر بکرێ ئایا ڕۆژئاوا بەبێ مەرج ئەچێ لەگەڵاندانیشە دەرگای گفتوگۆدا ناخە بەڵام تۆ ئەگەر لێ مەزڵوم کۆبانی و لە شوێنی تشۆ ئاگادارم کە ئەوان دەستبەرداری هێزە چەکدارەکانیان نابن دەستبەرداری قەسەدە نابن ئەوان زیندانەکان نادەنە نە سەرپەرشتی تورکیا بیکە نا سووریا بیکە ئەوان ئەو فۆرمەی کە ئیستایانە بە ئاسانی لە دەستی نادەن ئەوان ئەگەر بچێنە ناو جێشی سووریشەوە وەکو ئەیانەی وەکو هێزێک ناو جێشی سووریا بمێنەوە کە خۆیان خاوەنداریت لە خۆیان بکەن ینی منزومەیەک بنە ناو وەزاری دیفاعی سووریا کە هی خۆیان بن ئەمانە دیێبەجێنە بێ ئەو واقعە ئەوامێنێتەوە کە مایشەوە هەر ئەوە نییە کە بەس لە باڵین ڕۆژاوای کوردستان ئەمە هەبێ لە لازقیە کێشە هەیە لە قونەیترا هەیە لە شوێنی تر هەیە کێشەی هاتنە ناوەی بۆ هەندان دێشێن تا 6 کیلومتر یان تا 30 کیلومتر زیاتر دێشی ئیسرائیل هەیە لە هەندێک شوێن تا حەلەب و دیمەشقیش تەنان حکمی تورکی هەیە یعنی من زۆر دەڕێم هەندێک لەو قسانەی کە وەزیری دیفاعی سووریایکە ڕێک قسەک لە ئەنقەرەوە خەبەر دراوە ئەڵێ قسەی هاکان فیدانە
بۆی باوەڕی من ئەمانە هەموو کاریگەری خۆیان هەیە بۆی کە ڕۆژاوە بە ئاسانی خۆی نەدە بەدەست. زۆر باشە ئەگەر ئێمە بینە سەرەوەی کە بە تایبەتی ینی سەیری ئەوە بکەین کە لە ڕابردووە بۆ نمونە ڕۆژاوە خۆی لەگەڵ سووریایە لانی کەم سنووری جوگرافیای خۆی پاراست بە هەمان با بڵێن تەجروبەی ڕابردووە ڕاتەوانەیە یان پێ وایە شەڕێک یەخەی ڕۆژئاواگرێ بە فیتی تورکیا. ئێستا لە شەڕایە ئێستا بە فیتی تورکیا و بێ فیتی تورکیا لە شەڕایە. فیتی تورکیا ڕاستەوخۆ بەشدارە لە شەڕەکە. تورکیا یەکێکە لە کارکتەرە گەورەکانی ناو ناتۆ لە ناو ناتوای هێزگەل هەن داکۆکی لە ڕۆژاواکەن تورکیا بەپێتوانە لە ڕۆژاوادا قبولکراوی هاوپەیمانانە بێدەمە یعنی مەسەلەن ئەم شەڕە هەتا سەر یعنی من باوەڕ ناکەم پشتیوانی کورد دەبێ باوەڕ ناکەم ئەمریکا و فەڕەنسا بە تایبەتی بە ئاسانی دەستبەرداری کورد بن لە ڕۆژاوی کوردستان و باوەڕ ناکەم ئەو بارودۆخەی ڕۆژاوی کوردستان بجێڕنەوە بۆ پێش باڵێن گۆڕانکاری باری عەرەبیوانە کە ناوێت ناو باری عەرەبی بۆ پێش نەک بۆ پێش بەشار ئەسەد بۆ پێش کەوتنی بەشار ئەسەد بۆ پێشتریش باوەڕ ناکەم بیگەڕێنەوە بۆ پێش 2011 ئەوە ناگەڕێنەوە ئەوە مستەحیلە ئەمە ناگەڕێنەوە و فەڕەنساش و بە دەرەجەیەک فەڕەنسا ئەنجاد ئەمریکا هەڵبەت ڕای زیادیا هەیە لە ناوێ حەت بەڵام ترەمپیش دوێنێ پێرە ڕێی باش بۆ یانی تا ڕادێک بەڵام باوەڕ ناکەم ئەوروپیەکان بیانەوێ ئەو بارودۆخە بجێڕنەوە بۆ ڕۆژگارێکی ئەمە یەک دوو باوەڕ ناکەم کورد و هاوپەیمانەکانی بەمەست میلەتەکانی ناو باڵین ئەو کانتۆنانی کە ئیستا کورد بەڕێوەی باوسێ کانتۆنە بەڕاستی کورد و ئەو هاوپەیمانانە ئامادەنین ئازادیەکەی خۆیان بۆ جارێکتر لە دەست بنەوە ئامادەنین ئەو خۆخاوەنی ئەو خۆسەریە و ئەو خۆبەڕێوەبەریە تەسلیمی سووریا بکەنەوە. زۆر باشە دەتی فاتی فارە زۆر سپاس دەکەم یەکێک لە نووسرانی دیار لە پرۆسی سیاسی یاریمی کوردستان وەگوتم تەجروبەیەکی باشیە بۆ لە نووسینەکانیدا سپاس گفتوگۆکانمان بەردەوام بێ نۆرەی ئەو نوێنەرانەیە کە لە ڕۆژاوای کوردستان هاتوونەتە باشوور با قسە لەگەڵ ئەوانی شاب بکەین لەگەڵمان بەردەوام بێ. حالا دووبارە سڵاوتان لێبێت تەمان ئەو گفتوگوانەی لەگەڵ دەستە بژێرێک لە بڵین ئەوانەی کە بەشداریان کرد لە بەسەلەی چۆنیەتی پرسی چارەسەری پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە سووریای نوێدا پەروین سڤیەکێکە لە میوانەکان لە باشووری کوردستان کە لە ڕۆژاواتوە هاوسەرۆکی پێدا پەروین خان زۆر بەخێوی سپاس بۆم دەرفەتە لەوە دەست پێەکەم ئەم قۆناغی ئێستا کورد هەم لە سووریای نوێدا هەم لە ڕۆژاوە پێویستی بە پشتگیریکردنی هەم کورد لە باشووری کوردستان هەمەوەی کە بتوانین ئەو پێگە بەهێزی کە ئێستا کورد لە ڕۆژاوە هەیەی وەک خۆی بمێنێ بە چیە کرێمە ڕاستەشخوا ئەم دەستپێکی تەلڤیزیۆنەوەژی قناڵەوە سپاس دەکەن باشووری کوردستانی جهێکی بوو دەستپێکە شۆڕەشە ڕۆژاوای کوردستانی جهەیە پێشگیری بوو جهێ هەرچم و چمش بۆ ڕۆژاوای کوردستانی هێزێکی مەزندا چێکردن ئانا ئەم دەبینن پشتی هەشتێ مەها 2024 و خواندنە ڕێژیمە ئەسەد ڕەوشە سووری گشتی گوهرتن و بەگوهرتنێدایە بە تایبەت بۆ ڕۆژاوای کوردستانیش بۆ گەلێ کورد قۆناغێکی نو دەست پێ کرد دەبێ قۆناغێدا تێخواستن چاوەمە بە هەورە گەلێ کورد بە هەر چارپارچەی کوردستانی کاری بۆ ڕێژیمە داعش ئاکو دخواستە جیهانێکی ڕەشش بۆ گەلێ کورد و گەلێ جیهانێ بدێ دیارکردن مە ئەو بەرخەدانی بە هەورە دامەشاندن و بە هەورە داعش هلوەشان ئیرۆ دیسا جارێکێتی تێخواستن هەفگرتن و یەکرێزیە گەلێ کورد بە هەر چارپارچەی کوردستانش بۆ چارەنووسا گەلێ کورد وەرێ دیارکردن ئێژ باشووری کوردستانی تێخواستن لە باکووری کوردستانی تێخواستن ژ ڕۆژهەڵاتی کوردستانی تێخواستن هەموو پەیوەندی و تێکیلیەوان ئێژ دەرڤە ئێ ناودەوڵەتی هەبن پێخنە خزمەتە پرزگیرێکا کورد ئا ڕۆژاوای کوردستانی تێخواستن ئانەهادە دەعالیە ئەم چارەنووسا گەلێ کورد دەعالیە پرۆژە دەعالیە نمونە دەعالیە تەجریبەیە باشووری کوردستانیان بکاربن ئیستیفادە ژوێ نمونەیە بگرن و بکاربن سیستەمێکی دەموقراتیکی ji بۆ ڕۆژاوای کوردستانی ji بۆ سووریا گشتی بەشدار بکەن زۆر باشە ئێوە لەگەڵ با بڵین ئەوەی کە ئێستا لە چوارچێوەی سووریای نوێدا هەیە ئەتوانم بڵێم ئەحمەد شەرع و دەستەیەک لە بەڕێوەبردنیم حکوومەتە کاتێک کە ئێستاە پەیوەندیەکانتان چۆنە متمانە دروست بووە گفتوگۆ بەردەوامە گفتوگۆ دە ئاستا لەشکێری دە حتا نەهاتیە چێکردن دە ئاستا سیاسی دە نەهاتیە چێکردن
دا ئاستا سیاسی دا تەنێ ئەحمەد الشەرع داخوایانیدا گۆ ئەم بەر و کۆنگرێکی سووری دێن di kongerda wê hemû nûnerê hemû pêkhata wê têde hazir bin lê belê ev bi tena xwe ji me re nabe bersiv di merhelekê ku niham têde jiyan dikin em dibêjin gereke di aliyê siyasî de qanûnî de komîte werne avakirin di wan komîtê de ji bo çarenûsa Sûrî giştî û di nav re mafê gelê Kurd mafê gelan û pêkhateyên têde werê diyarkir werê zelalkirin komxebat بڕوای ئێوە چۆنە متمانە هەیە يعني ام دبينن فرصتك جبو احمد الشرع فرصتك جيهاني حماد هايدا ام جدي كاروي فرصه بدنا ده جبوكو تصحيح كرنا مسارين خا تصحيح كرنا ايدي قال سوري ايش وازار وين رجيني نبيني ام جريك الهمبري هفدو د قاده سياسه ده بهفر نقاش ايدي سلاح ورنا ساكناندن كشتنو وقال سوري الهمبري قال سوري تي بكاراني د خدمات دوله تركيا د خدمات دوله جدر ولا ايرو روج قال سوري گشتيجي دناف شاناسيه كده كيف خوشيه در وخاندنا ريجيمي لبلي ام قال روجاواي كردستان قال باكو روجلات سوري حتى فيكيليه روبار ايريشكي مزن وبدست سوريا مخابنتي تشيكرن جبوي ريجيما الشرع جدي خوستن ج سياسيين امبيجن سوري گشتي بارتي ورخصتن جواكا سيفيل تي خوستن لقال كرتي خوستن هر كسي گركا و برخدانيه ببينه و هدف و ارماجا دولتا کرد ترک ناز بکه ارماجا دولتا ترک جبو کو گله کرد نگه استاتوا خو نگه چارنو سکی راست و دموکراتیکرنا سوری جبو خراب به دخوازن هر تر شرچونه زۆر باشە هەباڵپەروی ئەمێ بگەم بە ئەنجامی شتێک متمانە بە ئەحمەد شەرعەکەن کە دۆستی سەختترین دوژمنی کوردەکە تورکیایە ئەم نکارن باوەریە پێبینن لێ ئەمێ باوەری بهێزە خوتینن باوەریە بهەواڵێن خوتینن باوەریە بە گەلێن هەرێمێ دەچینن ئەم بدکارن مادەمێ وێ سووریە برێڤە ببێ گەرەک سووریەکی دەموکراتیک بێ گۆر هێوی و ئەرمانجی گەلێ سووری لێ خودی دەربکەوێ ئێک و چوو سەر اقتیدارێ نەت مە شۆرەشە کرد نەتەنێ ئەم ji بۆ بەشار ڕاکرد گەلێ سووری شۆرەشە کرد ji بۆ ئازادیە ji بۆ دەموکراتیە ji بۆ سیستەمێکی نەناوەندی نە ji بۆ ku ئەم دیسا جارێکە دی vegêrin muxalefet û vegêrin şer û pevçûne em dibêjin gereke kongirin gereke xebatin gereke destûra werê darxistin destûra ji bo temsîla hemû pêkhateye werê kir ئەگەر خوا نەخواست نەگەیشتنە ڕێکەوتنێک لەگەڵ سووریای نوێدا ئێوە بەرگری لە سنووری جوگرافیایی ڕۆژاوای کوردستانەکەن کە سنوورێکی سەلمێنراوی کوردیە لەوێ ڕاستە ینی ئەم خۆ لە پیشی هەموو سیناریۆ حاضر دکرد ئەم بە مافی خۆڤە گرێداینە دەستکەفتی خۆڤە گرێدانە بە دەستکەفتین و باکو ڕۆژلاتی سووری هاتیە ئاواکردن هەرگرتنا گەلان هاتیە ئاواکردن ئەمێ لێ خۆدی دەربکەون بەدێر چ دەبێ بەرا ببێ لێ ئەمێ سیستەمە خۆ بپارێزن ئەمێ دەستکەفتی خۆ بپارێزن زۆر باشە بەرنامەی ئێستای گفتوگۆکانتان چ قۆناغێکدایە یعنی تەنها یەک دیدار و سەردان کراوە هەفدیتنێک تەنێ دا ئاستا ئەحمەد الشەرع و هەڤال مەزلوم دا هاتیە چێکردن لێبەرێ دوێ هەفدیتنێدا اتفاق بوویە و قومیتە وەرنە ئاواکردن قومیتەی سیاسی قومیتە ئابووری قومیتێکی دا ئالیێ لەشکێری و خەپاڕستنی وەرێ ئاواکردن ئەم بەندێنێک و ئەف قومیتە ئەکتیڤ ببن مەکانیزمەیە کار و خەباتی وان وەرنە دیارکردن ji bo wê jî yanî çav li rê ye ku ev li aliyê pratik de werê pêkanî زۆر باشە کۆبوونەوەی مەزلوم عەبدی هەڤاڵ مەزلوم عەبدی لەگەڵ ئەحمەد شەرع کەی دەچێ بەڕێوە کەی چێک دەبین beriya koalisyona navdewletî hatiye çêkirin ev یعنی بە نێوەندگیری ئەمریکایان ئەمریکا ڕاستە koalisyona navdewletî ئەمریکا پێش سەرکیشیە ئەمریکا تێ زۆر باشە کەی چێک دەبێت نەها ئەم نزانن ها تێ خویاکردنینە ینی ئێمە لە شوێنی قساکەین ئەزانم ئێمە لە شوێنی قساکەین کە ڕاستپاردەیەک هەیە ئەم ڕاستپاردانە دەبەنە کوێکەوەی لە ئێستا لە دیدار باسی دەکەن ڕاستپاردەکان دەبەنە کوێ دەبەنە ڕۆژاوە بۆ گفتوگۆ ڕاستە شخوامێ هەمێ نێرین و پێشنیاری کوون هەڵوێ دیداری دەردەکەون ئەمێ لە ڕۆژاوای کوردستانیش بۆ مەکانیزما پێکانی ناوێ ئەمێ سەر کاو خەبتی زۆر سپاس دەکەم هەمین زۆر سپاس دەکەم ئەو گفتوگویانە هەڵدەگرین و بەردەوامی بە سوراخەکان دەدەین لەگەڵ بەشداربووانی ئەم دیدارە لەگەڵمان بن سلااوان لێبێ لەم سۆراخانی بڕیار بەردەوام دەبین سەبارەت بە ئایندەی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە سووریای نوێدا دکتۆر کامیران بەرواری ماشەڵڵا مامۆستای زانکۆیە سیاست مەدارە ئەندامی سەرکردایەتی کۆنگرەی نەتەوەی کوردکەنەکەیە دکتۆرم کاتتان باش ئەکرێ نەڵێن ئامۆژگاری بەڵام ئێستا
چۆن پشتیوانیەکانی خۆمان بۆ کوردانی ڕۆژ ئاوا شڕ بکەینەوە لە باشووری کوردستان چۆن بڕوانینە ئایندەیەکی گەشی کورد با بڵێن لە سووریای نوێدا. بله سلاورس بۆ هەموو تەماشەوانت هەوە هەلبەت ئەمزانین ڕۆژئاوای کوردستان پێویستی بشیرەتێت مەنینە بەس ئەوەش متەواضعی خاکیاوانە و ئەول باشووری کوردستانێت دێن و نوێستکار و ڕەوشنبیر و سیاسەتمەدار و ئەکادمی و کەسایەتیت باشوور کۆم دکەن و ڕاودیتن و بیر و چوبۆچوونێت نەوەردەگرن سێ تەوەرێت زۆرت مهم پرستێ داهاتێنەکردنێ و gelekî rahatnekirin. Em zanîn cara nivêsê Kurd û Kurdistanê her çar parçet Kurdistanê û li cîhanê bi giştî li Ewropa jî bi Rojavayê Kurdistanê vegirê daye. Eger xweseriya Rojavayê Kurdistanê ma û şiyan û biparêzin û kesayetiyeka navdewletî wergirt û statûyek bi wan hate çêkirinê bêguman ev dê statûya Başûrê Kurdistanê jî mînît, Bakurê Kurdistanê jî tiştekî westa dê çêbît, Rojhilatê Kurdistanê jî dê çêbîtin ji ber ku ev rojhilatê navîn bi temamî hatiye dîzaynkirinê û çêkirinê û pişt perdê re hatiye lêk dabeşkirinê wekû salê bîstan lê eger Kurd ser mêza danûstandinê û mêza biryardanê amade nebin çawa berî 100 sala bazar ser Kurda doza Kurdî hate kirinê niha jî Kurdê bine mijara bazarê lê ev ro pêçewaneye rewşa herêmî û rewşa cîhanî û hûkarê navxweyî û hûkarê cîhanî berjewendiya Kurdan dane ji ber hindê Rojavayê Kurdistanê bi hingaveka rast û dirist û eqlane tavêjin berew konfederalîzma dîmokrasî diçin. زۆر باشە ئەگەر ئێستا سەیری بارودۆخی سووریای تازە بکەین باشە کاتێک سەیری ئەحمەد شەرعەکەین نزیکترین دۆستی سەختترین دوژمنی کوردە کە تورکیایە متمانە ئەکەین بە ئایندەیە وڵاتە نەخێ ئەوەر سووریێ تێتە چاوەڕێکردن پاشەڕۆژێکە ڕەشە بۆ خەلکێ سووریێ بگشتی ئەگەر هاتۆ چوو ئەف ڕەنگەی ئیسلاما سیاسیا سەختە لە سووریێ سەر بکەویت ji ber ku ev şêwandina îslamê ye û çêkirina desthilateka neteweyî ya dîniya sunniya tondrew bin çarçova dîmokrasiyetê û mafê mirov û pêşkeftinxwaziyê de ji ber vê çendê eger gelê Sûrî van du sala da desthelata tazeya Sûriyê neguhorin mecalî bidene heta 4 salê dê ew têne ser hikmî û destûrî li goreyî yasa û sîstemekê wan divêt biguhorin dê Sûriya kevîtet tûnêleka geleka tarî da hîç paşeroja wê û çarenivêsê wê û dumahiya wê diyar nîne. باشە ینی بە تایبەتی ڕەخنەیەکەیە لەسەر باشووری کوردستان ئەڵێ ئەو نێوماڵی خۆی پێڕێک ناکرێت کەچی هەم مۆژگاری خەڵکی ترەکە زانê Başûrê Kurdistanê me bivêt nevêt ev qewarê hey ev fêderaliye hey xwîna me keda me berhemê me yê 100 salaya ev ye divêt em xulê xudan derkevîn Barşûrê Kurdistanê kêmasî hene xeletî hene lengolawazî hene dizî heye gendalî heye pitir şêst rengêt bejim qeyrana li Başûrê Kurdistanê hene bes her ça bîtin ev desthelate ya Kurdî û mana kiyanê fêderalî bû Kurda her desthelateka biyanî çêtir e bes meዕna wê ew nîne em teslîmî vê xeletiya û vê kêmasiyê û vê gendaliyê bibin divêt em bi quwet û hêz û eql û şiyan û zanîna xwe desthelata Başûrê Kurdistanê danîn ser sikeyeke rast û dirist û nehêlin xelet. باشە ئەکتۆر ئێستا باشترە لەم قۆناغەدا کۆدەنگیەکی باش هەیە لە سەر ئاستی ئەم باشووری کوردستان لە ڕۆژاوا ینی ئەو پرۆژە دەست پێشخەری بۆ نمونە لەم دیدار و گفتوگوانە باز دەکرێت هەر شتێک باسکەم سەبارەت بە مەسەلەی چۆن گەریلا لە شەڕی داعش و شەڕەڤانان لە شەڕی داعش و پێشمەرگە لە شەڕی کۆبانێ یەکگرتوو بوون ئەم کۆدەنگیە ناگوازرێتەوە بۆ پرۆسە سیاسی مەدەنیەکەش Sadasat yani Kurda Evrukesler asla leşkiri peviste am konseka leşkiri he nabeyne her çar parçet Kurdistanê da taybetî nabeyna Başûr û gerîla û Rojava û Şingarê da ya divê mesela siyasî da divêt Kurd yek deng û yek reng û yek proje û yek îstratejî bin bila dîtinê ciwan bîrîbûçûnê wan cida bin bes divêt armanca wan ek bîdin Kêmasiya Kurda heta nûkeş aliyê siyasî nebûyne ek dîtnamin mişkile ya
بروکا پارتی دموکراتی کردستان دا اگه پارتی دموکراتی کردستان نه سر آشت برپرسید ایکی بیت پیش و هندک پیش نیاران بکت و بیتت میدان دا سرکشیا بزاوا رزگاری خازا کردی یا سیاسی بکت و پیوندیت خواهد گل دولت داگیرکت کردستان دیار و دست نشان بکت تایبتی گل ترکیا پشتوانیا که راست و خول روش آوای کردستان و شنگار بکت دستی هاری کاریش بو یکتی نشتیمانی کردستان و جبو پکک و گریلا و کجک دریج بکت از باورم ماوی 24 ساعت آدم ده همو هفسنگیت هزا لکردستان روشالات ناوی هینا گورینه و او بخوشی و حکمت باشور کردستان جی ده هینا گرینتی کرن زۆر باش بەڵام دکتۆر ئەوەی ئێستا بڵین لەم دەست پێشخەریانی کە ئێستا کرێت هەر ئێستا دوور نەڕوانین سەرنجی جەنابت و دەیان نووسەر و دەستەبژێر و سیاسەتمەدار پرۆسەکە قۆناغی کە باتە پێشەوە ئەی چۆن سێری پرۆسی ئاشتی لە تورکیا کرێت ثاني مسألة تركيا جهشتيا ريك وجيران نينا إنه كدر البيشيا دولة تركيا هنا يان هالوشانا آبوري وبارچة پارچة بونا جواكي وشر نافخوي وشركتنا ناف باجر تركيا دا وشر تونيلا وشر نفقة وشر يبجم مشروع آبوري ويد غازي ويد غازي ويد أبد يا دوي شركة تركيا دا تركيا ده هالوشيتن دوکی لیبیا و سوریه لهید یان جی پروسه آشتی دست پی بکت نه ترکیا شانسا که گلک مازنه هی که اوجلان ساخه هشتا و قیاده پکه جی قیاده کجه که جی زور عقلانه تصرف دکن گل هر سو کوت و رفتارت و نکه سردمانه اگر وانجی وکی اکپی و مهپی وکی اردوغانی او به هنگاوی تنطراو هاوی تبان نکه روشالات ناوی همی ببا آگیرو روزانه بصدان هزاران کسل ترکیه هاد بونه کشتنی اوه به هنگاوی که گلک باشه فرصت که زور باشه نه استفادهش عقلیت و ذهنیت و جلان بکن شپیگهوی سیاسی و جواکی و نتوی و ناف نتوی و فکری بکن حول بدن سوریا ترکیا عراق ایران چک بین بدن کرن و پروسه آشتی دست بکد و اف گلو نتوا یکیتی و یک رزیا گلو نتوان درست ببید او اف سیستم سیاسی حکم لید گرب تایبتی اکپا و مهپا و پارتی دی سیاسی او چاره سرینینه بلکه اولویت گرهن دی چاوا دست حالات خواه پاریزن جدایه نو که پکه که روش آوای کردستان دست حالات ناگرهن آرامیه دیگرهن باشە با دکتۆر بە دوایین پرسیارمانەوە بێت کە لە باشووریش پێویستمان بە ڕێخستنەوەی ماڵی کورد نییە یعنی بەسەلەن هەرێمی کوردستانیش پێویستی بە ڕێخستنەوە نییە شخوا یا بری همیا پێویستیا خۆڕێکخستنی هەرێما باشووری کوردستانەیە ئەوە ئەم تێدا ژین ئەڤروکە دونەشی چناوا لێدانی مەینەتیە ماڵوێرا بکردە ماڵ خراپکردە گەلێ باشووری کوردستانی قۆناغەکە گەلەکە بێسەروبەردا دژیتن بوشاتێکە مەزن نابینە دەسەڵاتە و نابینە ملەتیدا چێ بووە دەهان جورێت قەیرانان هەنە ئەگەر ئەف ڕەنگی حکومەتی نییە بێتە پڕێڤەبرنێ ئەف عقلیەت و ئەف زەهنیەتە نوکەیە بەردەوام بیت کارە سادل باشووری کوردستانی ڕووی دەدەن و چارەنوێسی باشووری کوردستانێژی دەستێت تورکیا و عێراقێدا قەتیە دیار نینە ئەگەر هۆسا ڕەوشیا بەردەوام بیت زۆر سپاس دەکەم دکتۆر کامیران بێرواری زۆر سپاس دەکەم لە دوایمین گفتوگۆکانمان لەگەڵ دەستێبژێرەکانی کە باسمان کرد لە سۆراخەکانی بڕیار چارەنووسی یان با بڵین ئایندەی کورد لە ڕۆژاوی کوردستان لە سووریا نوێدا دکتۆرە نیکۆلا ئەشرەف شاڵی ڕاستی هەم وەکو مامۆستای زانکۆی دوێنم هەم وەکو یەکێک لەو دەستەبژێرانەی کە ینی ئەتوانم بڵێم خوێنەوەیەکی باشیان بۆ دۆخی ڕۆژاوا هەیە دکتۆرە سپاس بۆم دەرفەتە شەرەفیەوەتان پێس کردا ئێوە 16 خاڵتان خوێنەوە بۆ ڕۆژاوی کوردستان وەکو ڕاستباردا ئەم قۆناغی ئێستا ڕۆژئاوا خۆی لە دۆخێکی سەقامگیری ئیدارەی خۆیاتی ینی بەهێزە ناڵێم چونکە زۆرێک لە تعلیقەکانەوەیە کە ئەزمموی باشوور لە ڕۆژئاوا دووبارە مەکەمە بەڵام چی بکرێ بۆم قۆناغی ڕۆژاوا ئەوەی کە هەیە ئەزمموی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان ئەوەی کە پێویستە بەڕێوەبەتی خۆسەر لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا
لە ڕووی ئیدارەدانی ناوخۆیەوە ئەوەی گومانیتیانی ئەزمونێکی جێگیرە لە ڕووی بەڕێوەبردن لە ڕووی تەنانە دەتوانم بڵم سیاسی سەربازی ئەوەی کە پێی ئەوەترێ حکومڕانیەکی هەڵسەنگاندنی من وایە بۆی حکومڕانیەکی فرەیە ڕێز لە پێکاتەکانی گیرێتیایە من ئەتوانم نایە بنێم بە حکومڕانیەکی دیموکراتی کوردی جێگیر لە ڕۆژاوی کوردستانە کە خاوەن هێزێکی سەربازی تایبەت بەخۆیەتی و هێزەکەش هێزێکی نیشتیمان پارێزە و بە هەموو پێوەریا سیاسی و استراتیجیەکان ئەم هێزە بریتە لە هێزێکی سەربازی نظامی ئەوەی کە هەیە ئەمە بەنسبەت باکوور و خۆرهەڵاتی سووریا بەڵام ئەمە ئەگەر هاتووێنەکە گەورەتر بکەین ئێمە تەماشای سەر ئاستی ناوخۆی سووریاکەین ئەوەی کە ئێستا دروست لە سووریا ڕۆیە وریتە لە قۆناغێکی ڕاگوزەر کە دەسەڵاتێکی سیاسی سەربازی توندڕە و دەستی بەسەر دام و دەستگاکانی وڵاتە گرتووە لە دیمەشق ئەمە بە دیوێکی کا پێمانەڵە چی پێمانەڵە ناوخۆی سووریا ناوخۆیەکی سەقامگیر و ئارام نییە ئەمە وا ئەکاتکە ڕۆژئاوای کوردستان بکەوێتە بەردەم کۆمەڵێک ئاڵنکاریەوە ئەگەر هاتوو بە حەکیمانە بە وردی مامەڵی لەگەڵا نەکرێت ئامادەی ئەزمونونەکەوکو ئەزمونێکی حکومڕانی تۆپمەی بەهێزی کوردی لە ڕۆژئاوای کوردستان بۆی هەیە بکەوێتە مەترسیەوە و ئەم ئەزمونە بکەوێتە مەترسیەوە ئەوەی کە پێوترێ بە شێوەیەکی دینامیکی ئەو ئەزمونەی کە ئێمە شەمانە لە باشووری کوردستانەکەوێتە مەترسیەوە بۆ پێیکەم ئەزمونانە هەردووکی ڕاستە ئەزمموی حکومڕانی کوردن بەڵام لە دوو وڵاتی جیاوازان بەڵام گرێدراوی یەکترن بە جۆرێک لە جۆرەکان هەر یەکە پشتیوانی ئەوەی ترەکە ئەوەی ئێستا لە سووریا ڕۆیا بریتە لە دوو بارەداڕشنەوەی ئەو وڵاتی کە پێی ئەوترێ سووریای نوێ قۆناغەکە قۆناغێکی هەستیارە زۆر باشە لە ڕووی هاوکێشە نێودەوڵەتی و هەرێمی و ناوخۆیەکانیشەوە دەستێوەردانێکی زۆر هەیە لە سووریایە بۆ ێوا پێویستەکە سەرکردایەتی سیاسی و سەربازی کورد لە ڕۆژئاوای کوردستان حەکیمانە لەگەڵ دۆخەکە مامەڵە بکەن هەر لەو ڕوانگەیەشەوە ئەو دیداری ئەمڕۆ سازکرا زۆر باشە دکتۆرە تۆ خوێنەوەیەکی جوان لە نێوان باشوور و ڕۆژاوای کرد سیاسەتی حەکیمانە لەگەڵ پیاوێک باگراوەندی ڕابردووی لەگەڵ ئێستاە فەرقیان هەیەوە نییە ئەحمەد شەرە ڕابردوو چێ بوو ئێستا چێ وە لەکوێ بەڵام ئێمە عیلاقمان بەسەرەوە نیە ئیمان عیلاقمان بەسەرەوە هەیە ئەمە دۆستی چێ دۆستی نایارێکی کووردە یعنی متمانەی سیاسی بە گفتوگۆ نێودەوڵەتیەکانی شۆکە لەگەڵ یاکێ لەسەر پرسی کورد متمانەی پێکێ بۆ ئایندا ئەو بابەتی کە ئاماژەم پێ ئەگەر تێبینی زاراوەکانت کردی بێ من نەموت حکوومەتێکی ڕاگوزەر وتم دەسەڵاتێکی ڕاگوزەری خۆسەپێن کە دەستی بەسەر دیمەشق گرتووە عنەوەی کە پێوترێ پایتەخت بنسبة أبو محمد جولاني طبعا من هرجيس في نعلم أحمد شرع لبروا أبو محمد جولاني دوخي وايل يكر هاو كيشي نێودەوڵەتی وای لێ کرد گۆڕانکاریەک لە ناوچەکەی وای لێ کرد کە بریتە لە پرۆژەی دووبارە داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە ئەم کەسایەتیە توندڕەوە تیرۆریستە ئەوەی کە پێوترێ عەبای ئەلقاعیدە لەبەر خۆی داکەنێ و قاتێک لەبەرکا بە بۆین باخێکەوە بەڵام ئایا لە ڕووی ئایدۆلۆژیە و هیچ گۆڕانکاریی بەسەر هاتوو گومانی تیانە لە ڕووی باگراوندی ئایدۆلۆژیەوە هەمان ئایدۆلۆژیای هەیە و هەڵگری فکرێکی توندڕەوی مەترسیدارە بە تایبەتر بۆ کورد و بۆ وڵاتی سووریا بەگشتی و بۆ وڵاتانی هەریمی تەنانەت بۆ جیهانیش بۆ پێی کە ئەمە تیرۆر مەترسێکی نێودەوڵەتی لەسەر ئاشتی و ئارامی نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی کە هەیە ئەبوو محەممەد جۆلانی پیاکی پراگماتیکە بە هەمان شێوەی ترامپ و بە هەمان شێوەی ئەردۆگان و بە هەمان شێوەی بەشێک لە سەرکردە سیاسەکانی وڵاتانی جیهان و ناوچەکەش خۆی ئەگونجێنێ لەگەڵ بار و دۆخەکە بە مەبەستی ئەوەی کە خۆی وەکو بەشێک لە پرۆسەی سیاسی لە سووریایە جێگیرکە کە خۆی جێگیر کرد لە ئاستی ئەوەی کە پێوترێ لە ئاستی ناوخۆی خۆی جێگیرەکە و لە ئاستی نێودەوڵەتی بەردەوام ئێمە ئەیبینین کە چۆن سووریا ڕاستە و خۆ سووریای نوێ دوای بەشار ئەسەد ڕاستە خۆ هەوڵەکان چڕپڕ کرانەوە بۆ ئەوەی دووبارە سووریا ئەوەی کە پێوتری ئاوێتە بێتەوە لەگەڵ وڵاتانی هەرێمی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی لەو ڕوانگەی ئەوە مەبەستێتی ئەوەی کە پێوتێ دانپیانان یاخود ڕەوایی نێودەوڵەتی بەدەستبێنێ کە ڕەوایی بەدەستهێنا ئۆتۆماتیکی ینی ڕەوایی واتە دانپیانانە دانپێدانان ئەم دانپێدانانە واتە تۆ شەرعیەتی ئەیتێ کە شەرعیەتی هیدایە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی هەرێمی کەواتە وڵاتێکی ئامادەی ئەوەی کە ئەمێنێتەوە دۆخی ناوخۆی وڵاتەکەیە ئەحمەد شەرع ئەو وەختە دوای ئەوەی کە ئەبوو محەممەد جۆلانیە دوای ئەوەی کە دۆخی نێودەوڵەتی هەرێمی هێور ئەکاتەوە خۆی ئاوێتە ئەکاتەوە یعنی مەبەستم لە وڵاتی سووریا ئەو وەختە ڕوو ئەکاتە ناوخۆی وڵاتەکە و ئەو کاتە ڕووی ڕاستەخینەی تیرۆریزمی ئەحمەد شەرع کە لە بنەڕەتە ئەبوو محەممەد جۆلانیە ئەکەوێتەوەی پێوترێ پاکتاوکردنی حساب و ئێمە ئاماژە سەرەتایەکانیش ئەبینین کە ئەم پیاوە چەند مەترسیدارە لە ناو سووریا یەکێک لەو لێدوانانەی کە ئەبێ بە هەند وەربگیری ئەوەیە کە ئەڵێم
مەسلەی هەڵبژاردن و نووسینەوەی دەستور و بەشداری پێکردنی ژنان لە پرۆسی سیاسیا کوی ئەم بابەتانە ناوێ گفتوگۆی لەسەرکاوە زۆر بەڕۆنیش ئاماژەی پێەیە ئەڵێ مەسەری هەڵبژاردن و نووسینەوەی دەستور بابەتێکی قورسە پێچە 3-4 ساڵ بخایانە ئەمە پێمانەڵە چی پێمان ئەڵێ ئامادەکاریەکی هێمنی ناوخۆیی ئەکا بۆ ئەوەی بە شێوەیەکی تەواو دەست بەسەر جونگەکانی دەوڵەتا بگرێەوە لە هەمان کاتە هەنگاوی تریش ئەنێ هەنگاوی تر ئەنێ بە مەبەستی دامەزراندنی دام و دەستگاکانی حکوومەت کە لە بنەڕەتە تا دەستور نەنووسرێتەوە نابێ ئەم دام و دەستگانە دابمەزرێت لە نێوانیانە هێزە سەربازەکان و هێزەکانی ناوخۆ ئێمەش ئەبینین ئەو گروپە چەکداریانەی کە توندڕەون و نزیکن لە هەتەشە هەیئەی تەحریری شام ئەم گروپانە هاوکۆک و هەماهەنگ نین لەگەڵ ئەوم محەممەد جۆلانیا بەڵام هەوڵابی کاتەژێت یەک چەترە بە مەبەستی ئەوەی کە لەو پێگە سیاسی استراتیژی و سەربازی هێزەکانی هەسە دەبدات بەڕاستی خوێنەوەکان و دکتۆرە ببێ مجاملە زۆر واقعین بەڵام لەگەڵ ئەم واقعی کە ئێستا سەپێنرا و خۆسەپێنە هاتووە چییە کورد چۆن مامە لەگەڵم واقعە بکە نەچێتە گفتوگۆ دانوستان بچێت و دوایی دەستی بەسەر نازانم یانی ئەوەی کە هەیە بە نسبەت کوردەوە کوور دەبێت لە چەند ئاستێکا مامەڵە بکە ئەوەی کە گومانی تیانە پشتیوانێکی نێودەوڵەتی هەیە بۆ هێزەکانی سووریای دیموکرات کە من دایمە نەڵم هێزێکی کوردی نیشتیمان پارێزی نظامیە سیسماری ئەمە بکات ئەمە هێزەکانی هەسەدە بە دیاری کراوی لە کەساتی بە ڕێز مەزلوم عەبدیا کورتیەکەمەوە کەساتێکی بۆ بە کەساتێکی نێودەوڵەتی هێزەکانی هەسەدە بەشێکن لە هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی داعش کە تیرۆریزمێکی جیهانیە ینی بەشێکن لە هاوپەیمانیەکە پشتیوانیەکی باشمان هەیە و لە هەمان کاتە لە کاتی ئێستابەوەی ئەو هاوکێشە نوێیی کە بریتیە لە هاوکێشەی دووبارە داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژئاوای کوردستان لەگەڵ باشووری کوردستان جارێکی تر هاتوونەتەوە ناو هاوکێشەکە بەڵام ئەوی کە چەقی پەیوەندیەکانە و قورسایی پەیوەندیەکانی بەرەکەوە پشتی شێری لایە و ئەمریکا مامەڵەی لەگەڵا ئەکا زۆر بە ئارامی و ئەوەی کە پێوتێ بە مرتاحی بریتیە لە هێزەکانی هەسەدەوە ڕۆژئاوای کوردستان ئەم بابەتە وا پێویستەکە ڕۆژئاوای کوردستان وە بەرهێنانی تیا بکەوە بیریشمان نەچێ ئێستا بە ئاشکرا وتارێکی ڕوون هەیە لەلایەن وڵاتی ئیسرائیلەوە کە بریتیە لە درێژکرا عنی وڵاتی ئیسرائیل بریتیە لە درێژکراوی ئاسایشی نەتەوەی وڵاتی ئەمریکا و هاوپەیمانی سەرەکی ئەمریکایە و لە هەمان کاتە چەندین وڵاتی ئەوروپیشن و وڵاتی تری خەلیجیژن وڵاتانی کەنداوامویان بەگشتی جگە لە قەتەر ئەمانە هەر هەمووی لەژێر ئەو شەترە ئەمنیان کە ئەمریکا ڕابەراتیەکە لەبەرۆ ئەوە بەرهێناکردن لەلایەن هێزەکانی هەسەدەوە ئێمە سوودی لێ ئەبینین بەنسبەت ئاستی هەرێمی ئێمە ئەبینین وردە ئەو وڵاتانی کە هاوپەیمانی ئەمریکان لە ناوچەکەیە بە تایبەتر وڵاتانی کەنداوچکە مازانین ئەو پرۆژەی کە پێی ئەوترێ هێڵی نوێی هاوچەرخی ئەمریکی لەگەڵ ئەو پلانی کە پێوتێ دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووشانی هێشانێکی مسڵشانێکی عێراق وڵاتانی کەنداوی عەربی کە فارسیشی پێڵن لە ناوەڕاستیاتی ئەم وڵاتانە ئەوەی کە پێی ئەوترێ پێشوازیکردنێکیان هەیە لە هێزەکانی هەسەدا و پێشوازیکردنێکی زۆر باشیشیان هەیە لە ئەزمموی خۆسەر بۆ پێی بەشێکی زۆری ئەو وڵاتانە بریتین لەو وڵاتانەی کە ڕێکەوتنامی ئەمنیان هەیە لەگەڵ ئەمریکایە و لە هەمان کاتیشە ئامادەی تەواویان تایە کەوەی کە پێوتێ ڕێکەوتن نامی ئیبراهیمی لەگەڵ ئیسرائیلە کە بریتێ لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان ئەمانە ئامادەیان تیا جێبەجێ ئەکەن و لەسەر هەمووشیانەوە وڵاتی سعودیە لەبەرەوە ئەمان زیاتر کرانەوەکان بەڕووی ئەزمموی خۆسەرە نەک حکوومەتی ئەوەی کە پێی ئەوتێ حکوومەتی سەلەفی جیهادی دیمەشق ئەو سەردانانش کە ئەکرێ بۆ وڵاتی سووریا بۆ دیمەشق تەنها لەو ڕوانگەیەوە ئەکرێ مەبەستیان لەوەیە کە پەیامی دڵنیایی وەرگرن کە ئەم سووریای نوێ نابێ بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەی نیشتیمانی وڵاتەکانیان لە ئاستی ناوخۆی ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە کورد هەنگاوی بۆ بنێ و ئەم دیدارە ژەر لەو پێناوەیە ساسکراوە ئەوەیە کە ئەزمموی خۆسەر چۆن ئەتوانێت هێزە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان بە یەک وتاری یەکگرتووی نەتەوەی بە یەک استراتیژ بە یەک دیدگا داخلی ئەو پرۆسە سیاسی نوێیە بێ کە لە سووریا دروست ئەبێ و چۆن ئەتوانن تواناکان یەک بخەن بی ئەوەی پەرتەوازە بێ بی هیچ کارکردن و کار لێکردنیەکی ئەو هێزانەی کە ئێمە ناومان ناوە هێزە پرۆکسیەکانی سەر بە تورکیا یاخود ئەو دژاتی کە تورکیا ئەیانکا لە ناوچەکەیە بەڕاستی دکتۆرە خۆزگە کاتەکەمان زیاترە بوو چونکە بەڕاستی ئەم خوێنەوانە یعنی هەمیشە مەسەلەی باگراوندی سیاسی باڵانسی جێندەری ناخوێنێتەوە بۆیە هەمیشە ئێوە بە تایبەتی ڕۆژاو فێری کردین لە مەسەلەی هێز و بڕیاردان و دەسەڵات و قوت لای ژن بێ سپاس دەکەم سۆراغەکان سۆراغێکی جیاواز بوون لە ژیانی تاکە کەسی و شخص و کێشە و بازیانێکی زۆر لەسەر شانی خەڵک بۆ دۆزێکی گەورەی کورد کە مەسەلەی ڕۆژئاوایە لە سووریای نوێدا تا سۆراغێکی تر بخواتانە سپێنم زۆر سپاس.